ئێرە کارگە بەرهێنانی ئۆکسسیژین و ئارگۆن و نایترۆژینە لە هەواوە دیارە پاشەوەی کە پێویستێکی زۆرمان بە ئارگۆن و بە گازی ئارگۆن و گازی نایترۆژین و گازی ئۆکسسیژین بوو لە کوردستان کە ئێمەکەیە لەلایەن کۆمەڵە کۆمپانیای نێودوڵەتی بەناوبانگ کە خاوەنی ئەزمموی دەیان ساڵن لەم بوارەدا بنیاد نراوە بە پێشکەوتوترین تەکنۆلۆژیای سەردەم یەکەکە بنیاد نراوە لەلایەن کۆمپانیای جیمۆندی تورکیەوە کاری بیناکردنی بۆ کراوە بۆ توانای ئەم یەکەیە بۆ بەرهەمێنانی ئارگۆن بریتێ لە 40 تۆن ئارگۆنی شل لە سەعاتێکدا توانای بەرهەمێنانی یەکەکە بۆ بەرهەمێنانی ئۆکسسیژین بە شێوەی گاز بریتە لە 6700 متر سێزار لە سەعاتێکدا توانای بەرهەمێنانی ئۆکسسیژینی شل لەم یەکەیە لە کاتژمێرێکە بریتە لە 230 متر سێزار لە سەعاتێکدا. لە پرۆسێ بەرهەمێنانی گازی ئۆکسسیژین، گازی ئارگۆن، گازی نایترۆژین لە هەواوە پێویستە بە کۆمەڵێک ئامێری تایبەتمەند هەیە. یەکێک لەو ئامێرانە بریتیە لە ئامێری کۆمپرێسەر کە کۆمپرێسەر ئیشی ئەوەیە پەستانی هەوامان بۆ بەرز دەکاتەوە و پێویستمان بە ئامێری ساردکەرەوە هەیە کە تایدا هەواکە بەهۆی ئەوەی کە پەستانی بەرز بووەتەوە پلەی گەرمیشی بەرز بووەتەوە پلەی گەرمێکی دادەگرین و پێویستمان بە ئامێرێکی تایبەت هەیە کە ئیشی درایینمان بۆ دەکات ئیشی وشکردنەوە واتە هەر ئاوێک کە لە هەواکەدا هەبێت لای دەبین وشکی دەکەینەوە پێویستمان بە فیلتەر هەیە کە ئیشی خاوێنکردنەوەی هەواکەیە. جارە پێشتر قۆناغی یەکەمی پرۆسی جاکردنی نایترۆژین و ئۆکسسیژین و ئارگۆنمان لە هەوا بینی ئەساساً قۆناغێکی تری پرۆسەکە بە سەنامەرێکی تایبەتمەند لەناو ئەم جەمەلۆنەدا ڕوودەدات و ئامێرەکان لەناو ئەم جەمەلۆنەدا نەسب کراون بۆ ئەوەی بتوانین پلەی گەرمی و ڕوتوبەتی دەوری ئامێرەکان کۆنتڕۆڵ بکەین. ئێمە هەمووان دەزانین لە ژیانی ڕۆژانەمانە بیستومانە کە هەوای کەش پێک دێت لە چەند گازێک لەو گازانە لە 1970 کەش پێک دێت لە گازی نایترۆژین لە 21 پێک دێت لە گازی ئۆکسسیژین لە 100.9 پێک دێت لە گازی ئارگۆن. لەم بەشەیە هەڵەسین بە جیاکردنەوەی ئەم گازانە بۆ مەبەستی بەکارهێنان لە پیشەسازی و لە چەند بوارێکی جیاوازە. لێرەیە گازی ئۆکسسیژین لەگەڵ گازی نایترۆژین لەگەڵ گازی ئارگۆن بە شێوەیەکی سەرەکی جیا ئەەکەینەوە بۆ چەند مەبەستێکی تایبەت بەکاری دێنین. لە بەکارهێنانەکانیان گازی ئۆکسسیژین فراوانترین بەکارهێنانی هەیە هەم لە ژیانی ڕۆژانەمانە هەم لە پیشەسازیەکانە بەکار دێت. لە ناسراوترین گازەکە گازی ئۆکسسیژین کە بۆ هەناسەدان ئێمە بەکاری دێنین کاتێککە هەناسە ئەدەین ئۆکسسیژین بەکار دێنین دوای ئۆکسیدی کاربۆن ئەدەینەوە ئەمە گازێکی ناسراوە و هەمومان ئەزانین و لە پیشەسازیدا ئەم گازە بەکار دێت بۆیە ئێمە لێرە جیای ئەەکەینەوە ئەیدەین بە
کارگەکان چەند بەکارهێنانێکی هەیە لە پیشەسازیەکانە لێرە ئێمە لە کارگەی ئاسنین بەکاری دێنین لە شوێنی توانەوەیە بەکاری دێنین لە کاتی بڕینەوەی ئاسنە کاتێکە ئەم ئاسنە ئەتوێتەوە ئێمە ئۆکسسیجینی تێکەڵ ئەەکەین ئۆکسسیجینی خاوێن بۆی هەر ڕێژێک کە فۆسفۆری تیابێت یاخود سیلیکۆنی تیابێت یاخود کاربۆنی تیابێت ئەم ڕێژەیە بە شێوەی گاز دەربچێ و ئاسنێکی پوختمان دەست بکەوێت دوایەوە کاتێک کە ئەم ئاسنە لە قاڵب ئەدرێ هەر بەهۆی ئۆکسسیجینەوە یارمەتی سوتان ئەدات هەڵەسین بە بڕینەوەی بە گازی LPG وەکو ئەزانین گازێکی یارمەتی سوتان ئەدات ئۆکسسیجین بۆیە بە یارمەتی ئۆکسسیجین بڕینەوەکەش ڕوو ئەدات بەکارهێنانێکی تری ئێمە لێرە کە ئۆکسسیجینێک بەکاردێنین بە ڕێژەیەک پاکە کە ئەنێنێت دەرەوە بۆ نەخۆشخانەکان بە پیورەتێک کە ئەتوانێت بەکاربێنرێت بۆ هەناسەدان بە ڕێژەی 19.7 بۆ 0.9 بەکاردێت ئەمەش پیورەتێکی زۆر بەرزە گازێکی تر لەوانەیە کە ئێمە جیایەکەنەوە گازی نایترۆجینە لە ژیانی ڕۆژانەیە بەکاردێت بۆ کوژانەوەی ئاگر کە مادەیەکە یارمەتی سوتان نادات مادەیەکی قورسە ئەبێتە هۆی کوژانەوەی ئاگر دابڕانی لە ئۆکسسیجین بۆیە کە بەکاری دێنین لە زۆر شوێنە بەکاردێت بە مەبەستە بەکاردێت لە مەبەستی پیشەسازیە بەکاردێت لێرە ئێمە کە لە پیشەسازی ئاسنە بەکاری دێنین بۆ دابڕاندنی ئاسنەکەیە لە ئۆکسسیجین واتە تووشی داخوران نەبێت کە فەرێک دروستکە بەدەوری ئەو ئاسنەیە کە پارێزگاری لێ بکات بە هیچ جۆرە نەیە لە تووشی داخوران بێت بەکارهێنانی وەکو وتمان لە بواری سوتانە لە بواری پارێزگاریکردنی موادەکانە بۆ ئەوەی نەئۆکسێت بۆی تووشی داخوران نەبێت مادەیەکی ترکەوە جێیەکەنەوە گازێکی ترە گازی ئارگۆنە ئەمیش مادەیەکی قورسە گازێکی قورسە یارمەتی سوتان نادات گازێکی تەماڵە بۆیە بەکاری دێنین لە زۆر شوێنی جیاوازە ئێمە وەکو بەکارهێنانی خۆمان لێرە لە کارگەی ئاسنە لە کاتی توانەوەی ئاسنا بەکاری دێنین تێکەڵ بە شلەی ئاسنی تواوەی ئەەکەین بۆی هەر ڕێژەیەک لە بڵقی هەوا لە تۆپەڵبوونی ئاسن لە هەر مادەیەکی ناخاوێن تایە بێ لای بەرێ ئاسنێکی خاوێنمان دەست بکەوێت ئاسنێکی پتەومان دەست بکەوێت لە ژیانی ڕۆژانە ئەتوانین ئێمە لە بری نایترۆجین ئارگۆن بەکاربێنین بەڵام بەهۆی ئەوەی کە بەدەستێنانی گرانە ڕێژەیەکی کەمان هەیە لە کەشە ناتوانین ئەو ڕێژەیە بەدەست بێنین لە جێی ئارگۆن لە جێی نایترۆجین بەکاری بێنین لە قۆناغی دووەمی بەرهەمهێنانی ئارگۆن و نایترۆجین و ئۆکسسیجیندا ئەمە کۆمپرسەرێکمان هەیە کە وەک لە پشتۆ دەیبینن ئەم کۆمپرسەرە لە سێ ستەیج پێگاتووە کاری بەرزکردنی پەستانی هەوایە بۆ پەستانی دەبار خۆی سەر پۆینتی 11.25 بارڕە بەڵام ئێمە تا دەبار پەستانی هەوای پێ بەرز دەکەینەوە پاش ئەم قۆناغی سارکردنەوەی هەوا دەکو وتمان کاتێک پەستانی هەوا بەرز دەکەینەوە پلەی گەرمیش لەگەڵی بەرز دەبێتەوە پلەی گەرمی هەواکە دادەگرین لە ڕێگەی دوو تاوەر و پێیان دەوترێت کوولنگ تاوەر یەک لە تاوەرەکان بەکاردێت بۆ سارکردنەوەی ئەو ئاوەی کە لە سارکردنەوەی هەواکەدا بەکاردێ بۆ سارکردنەوەی ئاوەکە نایترۆجین و وەیست نایترۆجین بەکاردێنین بۆ سارکردنەوەی ئاو پاش قۆناغی سارکردنەوەی هەوا قۆناغێکی ترمان هەیە کە دواتر لە مۆقع دەبینین ئەم قۆناغە پێی دەوترێت قۆناغی دراین واتە لەم قۆناغەدا ئێمە کار لەسەر وشکردنەوەی هەوا دەکەین هەر ڕوتوبەتێک لە هەوادا هەبێت لێ لا دەبین و پاش ئەم قۆناغی دێت کە پێی دەوترێت قۆناغی فیلتریشن فیلتەری هەواکە دەکەین لە کاربۆنی دوانۆکسیدی کاربۆن لە هایدروکاربۆنەکان و لە هەر دەستێک کە لە هەواکەدا هەبێت هەواکە فیلتەر دەکەین پاش ئەم قۆناغێکی تر هێت لەم قۆناغا ئێمە
زیاتر پستانی هەوا بەرز دەکەین و لە ڕێگەی دوو ئامێرەوە کە پێیان دەوترێت بوستەرەکان پستانی هەوامان بۆ بەرز دەکەنەوە، یەکیان بۆ 13 بار ئەوەی تریان بۆ 40 بار. ئەو بوستەرەی کە پستانی هەوامان بۆ بەرز دەکاتەوە بۆ 13 بار هەواکە دەدا بە ئامێرێکی دی کە پێی دەوترێت تۆرباین، کە ئیشی ئەم ئامێرە بریتیە لە دابەزاندنەوەی پستانی هەوا و کاتێک پستانی هەوا زۆر دادەبەزێنین پلەی گەرمیش زۆر لەگەڵی دادەبەزێ، بۆیە لەم قۆناغەدا هەوا دەبێت بە شل، واتە لە دۆخی گازیەوە هەوا دەگۆڕێ بۆ دۆخی شلی. بوستەری ترمان کە پستانی هەوامان بۆ دەکات بە 40 بار هەواکە دەنێرێ بۆ بەشێک لە وەحدەکە کە پێی دەوترێت پرایمەری هیت ئەکسچێنجەر. لێرە ئێمە کار لەسەر ساردکردنەوەی هەوا دەکەین و هەروە پێکاتەکانی تری ناو تاوەرێک کە لەم تاوەرە لێکجاکردنەوەی پێکاتەکانی هەوا ڕوودەدا کە پێی دەوترێت کۆڵد بۆکس یاخود دیستیلیشن تاوەر. پاشوی کە گەیشتینە قۆناغی کۆڵد بۆکس ئەو شوێنەیە کە پرۆسەکە تایە زۆر ئالۆز دەبێت، وەکە ئەو شوێنەیە کە تایدا هەوا بە عەمەلی جا دەبێتەوە بۆ ئۆکسجینی گازی، ئۆکسجینی شل، نایتروژینی گازی و هەروەها ئارگۆنی شل. دیارە ئەم بەشە کۆڵد بۆکس بەشێکی ئالۆزە، بەڵام ئەگەر بە شکلێکی عام باسی بکەین کە بریتێ لە کۆمەڵێکی زۆر کۆڵوم، هەر کۆڵومەگەشێکی تایبەتمەندی هەیە و دوو لە گرنگترین کۆڵومەکانی ناو ئەم بەشە کۆڵومی ئەپەر کۆڵوم و لۆر کۆڵومیان پێدەوترێت کە لە یەکیشیان پستان تێدا بەرزە، لە یوتریان پستان تێدا نزمە. لە کۆڵومی پستان نزم ئۆکسجین بە شێوازی شل تایدا کۆ دەبێتەوە و پاشان لە ڕێگەی ترومپایەکەوە پاڵ دەنرێت بۆ بەشێک لە کۆڵد بۆکسە کە پێی دەوترێت پرایمەری هیت ئەکسچێنجەر کە تایدا پێشتر ئاماژەمان پێ کرد کار لەسەر ساردکردنەوەی هەوا و کۆمەڵێکی زۆر پێگاتی تایبەتمەندی تری ناو کۆڵد بۆکس دەکەیت و بەشێک لەو ئۆکسجینەش کە لێمان زیادە لە بسارکردنەوە لە ئەمبارێکی تایبەتمەند ئەمباری دەکەیت. پرۆسەی جیابوونەوەی ئۆکسجین، پرۆسەی جیابوونەوەی ئارگۆن و نایتروژین لە یەکتر لەسەر ئەساسی بۆیلینگ پۆینتە، واتە کاتێک کە ئێمە ئۆکسجینمان خستە ژێر پلەیەکی گەرمی زۆر نزمی وەکو ناقص 183 ئۆکسجین لە دۆخی گازیە و دەگۆڕێت بۆ دۆخی شلی، و کاتێک ئۆکسجینمان خستە ژێر پلەیەکی گەرمی بەرزتر لە ناقص 183 ئۆکسجین دەست دەکاتەوە بە گۆڕان لە شلیەوە بۆ گاز. و کاتێک لە ناوەندێکە کە ئارگۆن و ئۆکسجین و نایتروژینمان هەیە پلەی گەرمی ئەو ناوەندە ناقص 185.8 بێت، ئەوە لەو ناوەندا ئارگۆن چڕ دەبێتەوە دەبێت بە شل. ئەگەر پلەی گەرمی ناوەندەکە ناقص 195 بێت، ئەوە لەو ناوەندەدا نایتروژین دەست دەکات بە شلبوونەوە و دەگۆڕێت بۆ دۆخی شلی. تاوەری کۆڵد بۆکس وەکو پێشتر باسمان کرد بریتیە لەو شوێنەی کە پێگاتەکانی ئارگۆن و نایتروژین و ئۆکسجین لە هەوا جا دەبنەوە، ئارگۆن و ئۆکسجین بە شێوازی شل و ئۆکسجین بە شێوازی گازی و نایتروژینیش بە شێوازی گازی. لەم ئەم تاوەرە بە گرنگترین قۆناغی و ئەو شوێنەیە کە بە واقعی پرۆسەی لێکجابوونەوەکی تێدا ڕوودەدا کۆمەڵێک شلەی تایبەتمان هەیە لێرە بە خەسڵەتی تایبەت
بە نمونە کێتڵمان هەیە شلێکمان هەیە پێی دەوترێت کێتڵ لە 140 پێگاتەکەی ئۆکسجینە لە 160 پێگاتەکەی نایتروژینە پێگاتێکی ترمان هەیە هەر لە دۆخی شلیدایە پێی دەوترێت شێڵف لە 100 نایتروژینە و نایتروژین لە دۆخی شلیدایە دیارە شێڵف و کێتڵ لە تاوەری کۆڵبۆکس بەکاردێن وەکو ریفلەکس چییە؟ ریفلەکس بریتیە لە هاتنە خوارەوەی مادەشلەکە لە تەبەقەکانی سەرەوە بەرەو تەبەقەکانی خوارەوە و سەرکەوتنی هەوایە بەناوم تەبەقانە بۆ سەرەوە بە پێچەوانی ئاراستەوە و کاتێک کە ئەمە ڕووەدات ئۆکسجین بە نمونە جا دەبێتەوە بەهۆی جیاوازی لە مێڵتینگ پۆینتی توخمی ئۆکسجین کە مێڵتینگ پۆینت بریتیە لەو پلە گەرمی کە لەو بەرزتر ئۆکسجین دەست دەکات بە هەڵم بوو. ئەگەر هەر لەم قۆناغە ڕابوەستین و کەمێک زیاتر باسی بەشەکانی تاوەری کۆڵبۆکس بکەین دیارە بەرهەمێنانی ئۆکسجین لە تاوەرەکە لە ئاسانترین پرۆسەکانە ئۆکسجین کاتێک کە لەی گەرمی ناقص 183 بەردەست کەوت ناقص 183 و کەمتر لەو پلە گەرمیە چڕ دەبێتەوە بە شێوازی شلە جا دەکرێتەوە پاشان پرۆسەی بەرهەمێنانی نایتروژین بە هەمان شێواز پرۆسەیەکی ئاسانە لە تاوەرەکە بەڵام پرۆسەی بەرهەمێنانی ئارگۆن کەمێک قورسە لەبەر ئەوەی لە پێگاتی ئارگۆنە ئۆکسجینمان هەیە و نایتروژینمان هەیە دیارە بۆ لابردنی هەرێک لە ئۆکسجین و لە نایتروژین یونتاتی تایبەتمان هەیە بە نمونە بۆ لابردنی ئۆکسجین یونتێکی تایبەتمان هەیە کە بریتیە لە کۆڵومێک و هیت ئەکسچێنجەرێک و کۆمپرێسەرێک لێرە لەم یونتە لەم بەشە چی دەکەین هایدروژین کە لە ڕێگەی جەنەرەتەرێکی تایبەتەوە هایدروژین بەرهەمدێنین لە کارگەکە تێکەڵی دەکەین و لەگەڵ ئارگۆن کە لە پێگاتەکەی ئۆکسجین هەیە کاتێک هایدروژین لەگەڵ ئەم پێگاتەیە تێکەڵ دەکرێت ئۆکسجینەکانی ناو پێگاتەکە لەگەڵ هایدروژین کارلێک دەکەن پاشان بە شێوازی ئاو چڕ دەکرێنەوە لە ئۆکسجین لە ئارگۆنەکە جا دەکرێنەوە پاش ئەم قۆناغە لە ئارگۆن لە پرۆسی بەرهەمێنانی ئارگۆن لە تاوەری کۆڵبۆکس نایتروژینمان دەمێنێت و نایتروژینیش لە تاوەرێکی تایبەتمەند کە پێی دەوترێت تاوەری پاڵاوتنی ئارگۆن نایتروژینی لێجا دەکرێتەوە و بە تەنها ئارگۆنمان دەمێنێت لە بەرهەمەکە. لە پاش تاوەری کۆڵبۆکس پاشەوەی ئێمە بەرهەمەکانی ئۆکسجین بە شێوازی شل و گازی ئارگۆن بە شێوازی شل و نایتروژین بە شێوازی گازی بەرهەممان هێنان لە عەمباری تایبەتە عەمباریان دەکەین هەندێک لە شلەکان بە بۆنەی جیاوازی لە هێزی کێشکردن دەگوازینەوە بۆ ئەمبار و ئەمباریان دەکەین و هەندێکی تریان بە بۆنەی ترومپای تایبەتمەندەوە لە شوێنی بەرهەمهێنان دەگوازینەوە بۆ شوێنی ئەمبارکردن. یەکێ لە هەرە بەشە گرنگەکانی کارگەی جاکردنەوەی ئۆکسجین و نایترۆژین و ئارگۆن بریتیە لە ئەنەلایزەر کە ئەمە ئیشی سەرەکی ئەوەیە بەراورد دەکات لە بینی بەرهەمەکانی ئۆکسجین و نایترۆژین و ئارگۆن لەگەڵ
سەرچاوەی خاوێنی ئۆکسسیژین و ئارگۆن و نایترۆژین کە لە تاقیگە بەرهەمێنراون و لە سینەوە بۆمان هاتوون بەرهەمەکانمان لە ئەو پەڕی خاوێنێتیدان لەبەر ئەوەی ئێمە باشترین ئامێرەکانی سەردەممان بەکارهێنراوە بۆ نمونای ئێستا ئۆکسسیژینی شل ڕێژەی پاکێتی و خاوێنێتەکەی لە سایان 99.72 و ئارگۆنی شل ڕێژەی ئۆکسسیژین تایە کەمترە لە 1 ppm واتە ئەگەر من ئارگۆنێک بکەم بە 1 ملیۆن بەشەوە ڕێژەی ئۆکسسیژین تایە لە 1 بەشیش کەمترە و بە هەمان شێوەش نایترۆژین ڕێژەی خاوێنێتەکەی لە ڕێژەی ئۆکسسیژین تایە لە 1 ppm کەمترە و ئەمەش وای کردووە ئەم بەرزی کوالیتیە وای کردووە کە لە زۆربەی ناوچەکانی کوردستان داواکاری لەسەر بێت و لە مەنتیقە سنایەکانی کەرکووک و سلێمانی گازی ئارگۆن و ئۆکسسیژین ئارگۆنی شل و ئۆکسسیژین بەکارەهێنن و ئێمە ئەتوانین ئۆکسسیژین بۆ خەستەخانەکانی و نەخۆشخانەکانی سلێمانی دابین بکەین لەبەر بەرزی کوالیتیەوە تەڵەب و داواکاری زۆری لەسەرە.